لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف الأنبياء والمرسلين، نبينا محمد وعلى آله وأصحابه ومن اهتدى بسنته واقتفى أثره إلى يوم الدين. خۆشەویستان، دەمەوێ لە ڕوونکردنەوەیەک و کورتە باسێک دەربارەی ئەو ڕووداوانەی دوایی کە بەرامبەر بە برا و مامۆستای خۆشەویستمان دکتۆر عەبدوڵڵەتیف ئەحمەد ئەمین کرا لە وڵاتی بەریتانیا لەلایەن کەسانێک کەوە چاویان بەو ڕووناچی هەڵنەهات کە خۆشەویستمان دکتۆر عەبدوڵڵەتیف گەیاندی بەو برایانەی وێنەرێ، ئەو خوشک برایانە کە لەسەر داواکاری ئەوان داوا کرابوو بچی لەوێ ئەو دینەمیان ڕەوەی کە پێغەمبەر صلی الله علیه وسلم پێی هاتووە خوای گەورە قبوڵیەتی بگەینێ بەوانیش. ئەوانیش کە زانیان ئەمە ئەو بانگەوازیەی بەڕێزیان دەبێتە تێکشکێنەری ئەو بینایەی کە ئەوان چەند ساڵە بنیاتی دەنێن وەکو خۆیان دەڵێن ئەوە چەند ساڵێک کە ئێمە خەریکین بۆ ئەوەی کە جیلێک و کەسانێک دروست بکەن، کەسانێکی توندڕە و کەسانێکی زێدەڕە و کە پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەمەی قبوڵ نەبووە و سەحابە بەڕێزەکانیش بەو شێوەیە ڕەفتاریان نەکردووە. جا خۆشەویستان، ئێمە کە موسڵمانین دەبێ سیفاتی موسڵمان، ئاکاری موسڵمان تیامان ڕەنگ بداتەوە، سەیری پێشەوا و پێشەنجی خۆمان پێغەمبەرمان صلی الله علیه وسلم بکەین، هاوڵەکان بە ئەو بەڕێزانە چۆن هەڵسوکەوتیان کردووە، چۆن ڕەفتار و ئاکاریان نواندووە. پێغەمبەرمان بەو شێوەیە ڕەفتاری کردووە کە بە ئەخلاقە بەرزەکەی بەر لەوەی کەوا بیتە پێغەمبەریش خەڵک هەمووی لێ ڕازی بوو. دوای ئەوەش کە وەحی بۆ هات پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەوەندەی تر جوان و ئەوەندەی تر بەرز بوو بە ئەخلاقی نبووەت. پێغەمبەرمان دەفەرمێ صلی الله علیه وسلم ليس منا من لم يوقر كبيرنا، للرواية تر من يوجل كبيرنا، للرواية تر من لم يعرف قدر كبيرنا، للرواية تر من لم يعرف شرف كبيرنا. أو هم الروايتانا پێغەمبەر صلی الله علیه وسلم دەڵێ لە ئێمەنیە، واتە لەسەر ڕێباز و لەسەر ئاکاری ئێمەنی مسلمان نییە. چێ؟ ئەو کەسانەی قەدری گەورەکانمان نازانن، شەڕەف و مەکانەت و پێگەیان نازانن، زانایان لە وشەی لە تەفسیری وشەی کەبیرنا ئەو کەبیرەنا مەبەست لێی گەورە لە تەمەن و گەورە لە زانست، هەردووچی دەگرێتەوە. ئەو بەڕێزەمان مامۆستا عەبدوڵڵەتیف لە تەمەنیش و لە زانستیش زۆر لە پێش ئەو کەسانەوەیە کەوە هاتن بە چاوێکی ناشرین، بە ڕەفتار و ئاکارێکی زۆر ناشرین ڕوبەڕووی بوونەوە. لەکوێش؟ لە ناو ماڵی خوای گەورە، لە ناو مزگەوت. ئەو هەموو قسە ناشرینانە لە کاتێکدا تۆی پێی دەڵێ عەبدوتاغوت، کەواتە تۆ ئەو پیاوەت دەرکرد لە دین، کافرت کرد، بە کافرت دانا. و پێغەمبەرمان دەفەرمێ صلی الله علیه وسلم هەر کەسێک بە برایەکی خۆی بڵێ کافر یاخود مەلعون، ئەگەر وانە بێ ئەوە بەسەر خۆیدا دەشتێتەوە، بەسەر خۆیدا دەگەڕێتەوە. لە ڕیوایەتێکی تر دەفەرمێ بە برای خۆ مسلمانی خۆت برەی کافر وەکو ئەوە وایە کە بیکوژی. جا خۆشەویستان، ئێمە لە سەنگەری دیفاعکردن لە مامۆستای بەڕێز بۆ ئەوە دیفاع دەکەین، بۆ هەڵگری دینەکەی، دیفاع لە دینەکەی دەکەین، دیفاع لەو بانگەوازە دەکەین کە ئەو بەڕێزە لە سەریەتی جێی ڕێزە ئەو بانگەوازەی ئەو پیاوە و جێگەی تەقدیرە لەلایەن خەڵکێکی زۆر. خوای گەورە کردی بە سەبەبی هیدایەتی خەڵکانێکی زۆر. ئێمەمانان لە کوردستان کاتێک ئەو پیاوە دەستیدایە بانگەوازی یەکخواپەرستی و شوێنکەوتنی سونەتی پێغەمبەر لە لای زۆر خەڵکێک ئەو شتانە نامۆ بوون. لەگەڵ ئەوەشدا کە ئەمانە دینی ڕاستەقینەن، دینی حەقیقەتن، پێغەمبەر صلی الله علیه وسلم بۆ ئەمە هاتبوو. زۆرێک لە ئێمە دوعا و پارانەوەی لە قەبرەکان دەکرد، زۆرێک لە ئێمە سوێندی بە غەیری خوای گەورە دەخوارد، زۆرێک لە ئێمە دەچوە سەر قەبرەکان و لێیان دەپارانەوە، زۆرێک لە ئێمە سنەتی پێغەمبەری بەلاوە شتێکی سەیر بوو، زۆرێک لە ئێمە ئەوەی کەوا دینی ڕاستەقینەیە پێمان شتێکی
توند و بۆیمان شتێکی زێدە ڕەو بوو لە کاتێکدا ئەمە دینی ڕاستەقینە بوو چونکە هەمومان خۆمان دەزانین ئەوەی تەمەنێکی هەبێ لە کوردستانی ئێمە بانگەوازی جگە لە سونەت و خواپەرستی زاڵ بۆ بەسەر کۆمەڵگەی ئێمەدا ئێستاشی دەگەدا بێ ڕۆژانە خەڵکانێک پەیوەندیمان پێوە دەکەن باسی ئەوە دەکەن ئەو ڕۆڵە گەورە دەکەن کە ئەو پیاوە بەخۆی چەند ساڵێکت ئەو داوای دەست داوەتێ لە خستێتە سەرشانی خۆی شانی داوەتە بەرێ لێبڕاوانە شەو ڕۆژی خستۆتە سەر یەک لە پێناوی گەیاندنی دینی خوای گەورە بە ماڵ بە نەفس لە ڕێگە هەموو وەسائلەکانی گرتوۆتە بەر بانگەوازی ڕاستەوخۆ بە هەبوونی حوجرە و تەڵەبە و قوتابی و کۆڕ و سیمینار و سەفەرکردن بە دوای گەیاندنی زانست لە ڕێگای وەسائلەکانی گەیاندن بە تەلەڤیزیۆن و بە لە ڕێگەی ئەنتەرنێت و لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتیەکان و هەموو ڕێگایەتەکانی گرتوۆتە بەر ئەمە بوو ئەوەی دینی خوای گەورە دینی پاک دینی حەنەفیەت خواپەرستی تاک و تەنها بگات بۆ هەموو خەڵک جا خۆشەویستان وەک دڵدانەوەیەک بۆ مامۆستای بەڕێز پێی دەڵێن پێغەمبەرانیش عەلەیهیمو السەلام ڕوبەڕووی خەڵکانی نەزان و جاهیل بووینەوە ڕوبەڕووی کەسانێک بووینەوە کەوا سەرباری ئەوەی کە دینی حەقیان پێیان گەیاندووە دڵسۆزانە شەو ڕۆژ بانگەوازیان کردوون بۆ ئەوەی ڕێگای بەهەشتیان پێشاندن دووریان خەنەوە لە زەڵالەت و گومڕایی کەچی ئەوان ڕوبەڕوویان بووینەوە بانجیان کردوون بە شێت بە کاهن بە شاعر چەند قسەی ناشرینی پێیان بە سەفیه قسەی ناشرینە پێیان دەڵێن بەڵام خوای گەورە بە پێغەمبەرەکانمان دەفەرمێ صلی الله عليه وسلم أعرض عن الجاهلين پشت بکە لە نەزانەکان لە بێ ئاگاکان لە گەمژە و دەبەنگەکان دووریان خەوە و لە خۆت پشتیان تێ بکە وەڵامیان مەدە ئەمە گەورەترین وەڵامە بۆ ئەوان خۆیان بچووک دەبنەوە خۆیان ڕۆژێک دێت دەگەنە ئەو حەقیقەتە کاتێک کە خوای گەورە ڕایان دەگرێ و لێیان دەپرسێتەوە چونکە هەر وشەیەک لە دەمت دەرچێ ئەی موسڵمان هەر وشەیەک لە دەمت دەرچێ ئەو لەسەرت تۆمار دەکرێ خوای گەورە بە ئاگایە خوای گەورە ئاگای لێ و لەسەرت دەنووسرێت و وە لێپرسینەوەشی لەسەرە هیچ شتێک ئاوا تێناپەڕێ لەسەرت خوای گەورە بەردەوامی بدا بە دینی ڕاستەقینەی خۆی مامۆستامان و شوێنکەوتوەکانیش شوێنکەوتنی سونەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەوەی هاوشان لەگەڵ مامۆستای بەڕێز دەستمان داوەتە گەیاندنی ئەو دینە پیرۆزە خوای گەورە سابتمان کە ئیخلاسمان پێ ببەخشێ جێگیرمان کە لە ڕۆژی قیامەتیش لەگەر ساڵحان و پیاو چاکان و لەگەر پێغەمبەران کۆمان کاتەوە حەشمان کە والحمد لله صلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين